بۆ تاوتوێکردنی کەمکردنەوەی پشتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی گەنم لە سایلۆکان بۆ لە سەدا 17 و دۆزینەوەی ڕێگایەکی تر لە جیاتی بەغدا بۆ بەبازارکردنی گەنمی کوردستان وەزیری کشتتوکاڵی هەرێم لەگەڵ لێژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان و بەرپرسانی وەزارەتی بازرگانی هەرێم و بەڕێوەبەری سەرجەم سایلۆکان کۆبووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا عەبدولستار مەجید وەزیری کشتتوکاڵی هەرێم ڕایگەیاند بەغدا ساڵ بە ساڵ بە بیانی ناڕەوا وەرگرتنی بەشە گەنمی هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. ئەم بڕیارانەشی سیاسیە بۆیە دەبێت ئێمە ڕێگایەکی تر بدۆزینەوە بۆ ساختکردنەوەی گەنمی جوتیارانمان. عێراق ساڵ بە ساڵ هەڵوێستەکانی سەبارەت بە شایستەکانی هەرێمی کوردستان دەگۆڕێ. ساڵی پار گەنمی کەمتر لێوەرگرتین بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردووتر پێرار و ئەم ساڵیش ئەو بڕێکەداری کراوە کەمتر لەوەی کە پار لێوەرگرتین و ساڵی ئایندەش لەوانەیە ڕێوشێنشکە بگرێتە بەر. بۆیە ئێمە هەز دەکەن ئەم هەڵوێستانە هەڵوێستی سیاسین پێویستە خودی سەرۆشی حکوومەتیش و ئەنجومەنی وەزیران بێتە سەرهێڵ بۆ ئەم قەزەیە کە داکۆچی زیاتر بکەین و هەوڵ دێن ئەم کێشەی لەگەڵ عێراق چارەسەر بکەین. ئەو بڕێگەنمەی کە دەمێنێتەوە بەڕاستی ینی گوناحە کە بەسەر جوتیاندا دەمێنێتەوە کە پارەی 2014 و 15 و 16 بەتەواوی وەرنەگرتووە. پێشبینی دەکرێت ئەم ساڵ بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بگاتە زیاتر لە 1 ملیۆن تۆن، بەڵام بەغدا بڕیاری داوە تەنها 442,000 تۆن گەنم وەربگرێت کە دەکاتە لە سەدا 17 بەمەش زیاتر لە 600,000 تۆن گەنم دەمێنێتەوە. وەزارەتی کشتتوکاڵیش لە پێناو ساختکردنەوەی ئەو بڕە زۆرە گەنمە چەندین پێشنیاری بۆ حکوومەتی هەرێم کردووە، لەوانە بە پشتگیری حکوومەت گەنمەکە بفرۆشنە وڵاتانی دەوروبەر یان گەنمەکە لە کارگەکانی هەرێم بکەنە ئارد ئینجا بیفرۆشن. پێشنیارەکان بەرز دەکەن بۆ ئەنجومەنی وەزیران یەکەم دەبێت قسە جیارگە بەغدا بکرێ زیاتر لەسەر ئاستی بەرزتر بۆ ئەوەی کە وان لێ بکرێ ئەو بڕە زیادکەن. هی دووەم ئێمە خۆمان بیکردەوە بڕێک لەو گەنمە بۆ ئەوەی کە لە بازاڕ زۆر عرض زۆر بێ و تەڵەب کەم بێ لەسەری نرخی زۆر هەرزان دەبێت. ئێمە هەندێکی بکردنەوە ئەو کاتە ئەویتر بۆ بازار چکە دایمەن بازارشی هەیە گەنم. خاڵی سێم ئەوەیە کە ئێمە بڕێک پارە تەرخام بکەین لە یعاناتی زراعی بێ لە بجێشی تایبەت بی بۆ ئەوەی کە شەریکاتی دەرەوە بێن بیکڕن بە وەکو ساری بۆرسی عالەمی ئێمە هاریکاریان بکەین بۆ گەرمە بچێتە دەرەوە. چەند ساڵێکە جوتیارانی هەرێم بەدەست بڕیارەکانی حکوومەتی عێراقەوە بۆ وەرگرتنی گەنمەکانیان لە سایلۆکان و پێدانی پارەی گەنمە ڕادەستکراوەکانیان دەناڵێنن و ساڵ بە ساڵیش کێشەکانیان زیاتر دەبن. تا ئێستاش حکوومەتی هەرێم بەجددی نەهاتۆتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەکانی جوتیارانی کوردستان یان دۆزینەوەی میکانیزمێکی تر بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بە تایبەتی گەنم. لەگەڵ ئەمەشدا وەزارەتی کشتتوکاڵ بۆ دەرباز بوون لەو کێشانە لە ساڵی 2015 چەندین پێشنیاری داوە بە حکوومەت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.